تارەعەلی کچێکی تەمەن 15 ساڵی دانیشتووی ناحیەی پیرمامی سنووری قەزای شەقڵاوەیە. تارە یەکەمین نەخۆشە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. نەشتەرگەری دڵی کراوەی لە قەزایەک بۆ ئەنجام دەدرێت. ئێرە نەخۆشخانەی ئاشتیە لە سۆران. ئەو شوێنەی بە سەرکەوتووی نەشتەرگەری دڵی کراوەی لێ ئەنجام دراوە. نەشتەرگەریی گەورە دڵی کراوە لە قەزای سۆران ئەنجام بدەین. ئەم نەشتەرگەریش بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە قەزایەکە نەشتەرێکی وا لەم جۆرە کە نەشتەرگەریی گەورەیە نەشتەرگەری دڵی کراوە لەبەرەوەی ئەو نەشتەرگەریانە کە زۆر جار نەخۆش لێکوانە پێویستی بە قەستەرە و شەبەکە و باڵۆن دەبیتن کە پێویستی بە عملیاتی دەبی لەگەڵی ئەو نەخۆشانە تەحویلی هەولێر دەکرێتن لە ڕێی احتیمال ئەو نەخۆشانە دەبرن زۆر مشکلەیە زۆر پێویستە لە بۆ ئەو دەڤەرەی کە دەڤەرێکی زۆر گەورەیە ئەو جۆرە خزمەتگوزاریانە کە گەیشتوتە ئەو دەڤەرەی و لەگەڵ لە هەمان کاتدا لەگەڵکردنەوەی بەشی چاودێری چڕ. دوای زیاتر لە 10 ساڵ دروستکردنی نەخۆشخانەی ئاشتی ئێستا بەشی چاودێری چڕ دەکرێتەوە. لێرە بەدواوە بەشێکی زۆری نەشتەرگەری لێ ئەنجام دەدرێت کە پێشتر نەکراوە. بەڵام تا ئێستاش نەخۆشخانەکە پێویستی زۆری هەیە بۆ ئەوەی بتوانێت لە ئایندا خزمەتی زیاتر بە دانیشتوانی ئیدارەی سۆران بکات بەگشتی. خۆشبەختانە بۆ یەکەمین جار کە نەشتەرگەریەکە لێرە کرا کەیسەکە سەرکەوتوو بوو. نەخۆشەکەمان وەزعی زۆر باشە، کچێکی 15 ساڵانە بە ناوی تارە. ئەمەش دڵخۆش بوون بە نەتیجەی تاراخانی کە بەڕاستی مژدەیەکی دڵخۆشکەرە و ستافەکەی هەموو دڵخۆشی کرد بە نەتیجەکەی. نەخۆشی دری هەبوو ئەوە قەسەلە و باڵۆنمان لەو قەسەوە دری ئەدە نەزعاتی نەدە خۆی بەزیادوی مارمان لە مەسفیە ئەوەمان نەبوو ئیدارە لێرەمان ئەوم عملیاتەکەمان لۆ کرد. ئەوە دکتۆر بەمەی گوت ئەوە دری بکرێتەوە لێرە بکرێت تێچێکی ئەوە کمی بچی ئەلحەمدولیلا زۆر باشە لە خۆی بەزیادوی. ئەنجامدانی نەشتەرگەری دڵی کراوە لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران هەنگاوێکی تازەیە دوای ڕاگەیاندنی ئیدارەی سربەخۆی سۆران. بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا ژمارەیەک لە پرۆژەی گرنگی خزمەتگوزاری تەندروستی لەو سنوورە ئەنجام بدرێت. لە ڕابردوودا زۆرترین گرفتی کەمی کارمەند و دکتۆری پسپۆڕ و خراپی بنکە تەندروستی و نەخۆشخانەکان زۆر جاریش نەبوونی دەرمان کێشەی بەردەم تەندروستی و چارەسەری نەخۆشان بوو لەو سنوورە. عوسمان کورسات نیوز نەخۆشخانەی ئاشتی لە سۆران.